kujaran gorani awinin bo bchra hende tari amrojgara dengi pursozet halbra baba hasta wa kujaran gorani awinin bo bchra hende tari amrojgara dengi pursozet halbra تو ژیان زۆر ئاسانە بەرزی باڵای خەماکانم هێندەی بەرزی ئاسمانە بەهەستا وەک مناڵی بەسۆزەوە بملاوێنە ئێستا گەورەم لە جەستم خەماکانم بۆ ڕاژێنە بابە هەستا وەک مناڵی وەسۆزەوە بملاوێنە ئێستا گەورەم لە جەستم خەماکانم بۆ ڕاژێنە بابا هەستا پەنجەرەی ناومێدیم بشکێنە تۆزێ لاوینی جاراتم بەسەر دڵما بپڕژێنە بابا هەستا پەنجەرەی ناومێدیم بشکێنە تۆزێ لاوینی جاراتم بەسەر دڵما بپڕژێنە مەزانە بەرگادەگرم بێ تۆ ژیان زۆر ئاسانە بەرزی باڵای خەماکانم